سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گشتی هەواڵەکانی ڕۆژی دێنی ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی نادیاربوونی چارەنووسی ئەمیر یوسفی هاوڵاتێکی خەڵکی بۆکان، دەماری نەوتی کۆماری ئیسلامی لەژێر گوشارەکانی گەمارۆکانی ئەمریکادا، ناڕەزایەتی جەماوەری هاوکات لەگەڵ پەرەسەندنی لە سێدارەدانەکان، پێشنیاری چین بۆ نێوەندگەری بە مەبەستی ڕێکەوتنی ئێران، مانگرتنی سەرکەوتووی کرێکارانی سامسۆنگ لە هێندوستان و سکاڵای چەند وڵاتێکی عەرەبی لە ئەنجومەنی ئاسایش بۆ وەرگرتنی قەرەبوو. درێژەی هەواڵەکان بەردەوامی نادیاربوونی چارەنووسی ئەمیر یوسفی هاوڵاتێکی خەڵکی بۆکان وێڕای تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر دەست بەسەرکرانی سەرڕۆیانەی ئەمیر یوسفی هاوڵاتێکی کوردی خەڵکی بۆکان هێشتا هیچ زانیاریە سەبارەت بە چارەنووس و دۆخی جەستەیی لەبەردەستدا نییە. سەرچاوەکانی ئاگادار وێڕای پژڕاستکردنەوەی ئەم هەواڵە ڕایانگەیان کە ناوبراو لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر چاوپێکەوتن و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا بێبەشکراوە. ئەمیر یوسفی خەڵکی گوندی سەلامەتی سەر بە شارستانی بۆکان لە پارێزگای ئازەربایجانی ڕۆژئاوایە کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئیتلاعاتی سوپا و بەبێ نیشانی حکمی دادوەری دەست بەسەرکراوە بۆ یەکێک لە ناوەندە ئەمنیەکانی ورمێ ڕاگوێزراوە. تا کاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکارەکانی دەست بەسەرکردنی ئەم کەسە زانیاریەک لەبەردەستدانیە و دامەزراوە ئەمنیەکانیش لەمبارەوە هیچ ڕوونکردنەوەیەکیان نەداوە. دەماری نەوتی کۆماری ئیسلامی لەژێر گوشاری گەمارۆکانی ئەمریکادا. بەپێی راپۆرتەکان بۆ هەشتمین ڕۆژی بەردەوام هیچ نەوتێکی خەو لە دوورگەی خاراک بار نەکراوە و راپۆرتەکان باز لە پڕبوونی نزیکەی تەواوی توانای کۆگانەوتیەکانی ئەو ناوەندە دەکەن. بەپێی هەڵسەنگاندنە سەرەتاییەکان ئەگەری زیان گەیشتن بە یەکێک لە هێڵەکانی گواستنەوەی نەوت لە ئارادایە، بابەتێکە کە کۆماری ئیسلامی ناچار کردووە بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە بە دوای ڕێگەچارەیەکی کاتی و جێگرەوەدا بگەڕێت. هاوکات بەهۆی گەمارۆکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ڕێگە بە چوونەژوورەوەی هیچ کەشتیە نەوت هەڵگرێک نەدراوە و ئەمەش دەستی کۆماری ئیسلامی بۆ گواستنەوە و فرۆشتنی نەوت زیاتر لە جاران بەستۆتەوە. ناڕەزایەتی جەماوەری هاوکات لەگەڵ پەرەسەندنی لە سێدارەدانەکان. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان لە چەندین چالاکی ناڕەزایەتیدا خەڵک دەستیان کردووە بە نووسینی دروشمی دژە لە سێدارەدان بۆ پاڵپشتی لە بەندکراوانی سیاسی. ئەم چالاکیە ناڕەزایەتیانە لە کاتێکدا ئەنجام دەدرێت کە لە هەفتەکانی ڕابردوودا هاوکات لەگەڵ زیادبوونی گوشارە ئەمنیەکان و دەرچوونی حکمی قورسی دادوەری شەپۆلێک لە نیگەرانی و کاردانەوەی گشتی سەبارەت بە دۆخی بەندکراوانی سیاسی و مەترسی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان دروست بووە. چالاکانی مەدەنی بنەماڵە و بەندکراوان و بەرهەمهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بە بڵاوکردنەوەی وێنە و پەیام داوای ڕاگررتنی سێدارەدانەکان و ئازادی کاتی بەندکراویانی سیاسی دەکەن. دەرکردنی بە کۆمەڵی کارمەندانی شاری یاریەکان. سەرۆکەی ئەنجومەنی خاوەن شاری یاریەکانی ئێران ڕایگەیاند کە لانیکەم نیوەی هێزی کاری ئەم کەرتە بەهۆی بەرزبوونەوەی تێچووەکان و دۆخی خراپی مانگەکانی ڕابردوو دەرکراون. ڕەزا مەردانی وێڕای ئاماژەدان بەو زیانانەی لە مانگەکانی ڕابردوو بەرەمپیشەیە کەوتووە، باسی لە دابەزینی توندی پێشوازی خەڵک، دەرکردنی بە کۆمەڵی هێزی کار و گوشارەکانی سەرچاوەگرت و لەسەرەوەی بوونی کرێ و تێچووی ڕۆژانە کرد و وتی ئەم تێچوانە تاقەت پڕۆکەن و زۆربەی چالاکانی ئەم بوارەی ناچار کردووە هێزی کار بە شێوەیەکی بەربڵاو کەم بکەنەوە. بەپێی هەڵسەنگاندنە سەرەتاییەکان لانیکەم نیوەی کارمەندان لە زۆربەی بەشەکاندا دەرکراون و ئەم ئامارە لەسەر ئاستی وڵاتدا جێی نیگەرانیە. ئێمە ناچارین هێزەکانمان بپارێزین، بەڵام بەپێی ئەم بارودۆخە بەردەوامبوونی چالاکیەکان مەحاڵ دەبێت. بەردەوامی دەست بەسەرکردنی چالاکیەکی دارکۆککاری لە منداڵی کار. مەهدی شەفاخا چالاکی بواری پەروەردەیی و پاراستنی منداڵی کار ڕۆژی سێشەممە هەفتەی ڕابردوو لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بەپێی راپۆرتەکان مەعمورانی ئەمنی بەهێرش بۆ سەر ماڵەکەی وێڕای پشکنینی ناوماڵ دەستیان بەسەر کەلوپەلە تایبەتیەکانیشدا گرتووە. تا ئێستا هیچ هۆکاری دەست بەسەرکردن شوێنی ڕاگررتنی ڕانەگەیەندراوە.
شەفاخە لە ساڵەی ڕابردوو بە شێوەی خۆبەخش لە ناوچەی بێبەش و پەراوێزخراوەکاندا لە بواری فێرکاری وەرزش و توانە کۆمەڵایەتیەکاندا یارمەتی منداڵانی کار و ئەو تازە لاوانە دەدات کە لە ژێر مەترسیدا بوون. گیان لە دەستدانی یەکێکی تر لە بریندارانی خۆپیشاندانەکانی مانگی بەفرامبار. بەپێی راپۆرتە بڵاو کراوەکان، ئەکبەر میرزایی یەکێک لە بریندارانی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە خۆپیشاندانەکانی مانگی بەفرامباردا گیانی لەدەستداوە. ئەکبەر میرزایی کە لە کاتی خۆپیشاندانەکانی هەژدەی بەفرامباری 1404 لە گەڕەکی نارمەکی تاران بە تەقەی ڕاستەوخۆی هێزە حکوومیەکان بە سەختی بریندار بوو، دوای 123 ڕۆژمانەوە لە بەشی چاودێری چڕی نەخۆشخانە گیانی لەدەستدا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان لە کاتی ڕادەستکردنەوەی تەرمەکەی بە بنەماڵەکەی پێیان گوتراوە کە هۆکاری تەقەکردنەکە تیرۆریستانە بوو، پێشنیاریان پێکراوە کە تەرمەکەی لە بەشی بەهەشتی زەهرا بنێژێ کە ناونراوە گۆڕستانی شەهیدان، بەڵام بنەماڵەکەی ئەم پێشنیاریان ڕەت کردوێتەوە. هشدار لەسەر ئەگەری سەپاندنی سزای قورس بەسەر ئومید جانمی و مستەفا سەبەکتەکی. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکوانی مەدەنی هشدارێکی تون دەدەن لەسەر مەترسی دەرچوونی حکمی قورس و نادادپەروەرانە بۆ هەردوو بەندکراوی سیاسی و مەدەنی ئومید جانمی و مستەفا سەبەکتەکین. بەپێی راپۆرتە سەرەتاییەکان، ئەم دوو هاوڵاتیە بەهۆی چالاکیەکان و تۆمەتی جۆراوجۆر لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەست بەسەرکراون و لە ماوەی دواییدا لەژێر گوشاری زۆردا بوون و بە مەبەستی وەرگرتنی پێدانانی زۆرە ملێ. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو دەست بەسەرکراوە لە مافی هەبوونی پارێزەری سەربەخۆ پەیوەندی بەردەوام بە بنەماڵەکانیان بێبەشکراون. شایانێک باسە کە بەهۆی ئەم تۆمەتانە کە لەلایەن دەستگای دادوەرێەوە ئاراستەیان کراوە، ترسی ئەوە هەیە سزای درێژخایەنی بەندکردنیان یان حکمی قورسی تریان بەسەردا بسەپێنرێت. پێشنیاری چین بۆ نێوەندگەری بە مەبەستی ڕێکەوتنی ئێران. دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا پێنجشەممە دوای دیدار لەگەڵ هاوتاچینیەکەی ڕاگەیاند کە شی جینپینگ پێشنیاری کردووە یارمەتی دەربێت لە نێوەندگەری بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران و دەست بەسەرکردنی ئازادی کەشتی لە ڕێگەی گەروی هۆرمۆزەوە. هەروەها بەڵێنی داوە کە کەرەستە سەربازیەکان بۆ ئێران نەنێردرێت. ترامپ لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ شانهانتی وتی سەرۆکشین دەیەوێت ڕێکەوتنێک بکرێت و پێیوتوم ئەگەر ڕێکەوتنەکە بە هەر شێوەیەک بێت خۆشحاڵ دەبێت و یارمەتی دەربێت. توانای موشەکی و درۆنی ئێران 90% کەمی کردووە. براد کۆپێر فەرماندەی هێزی دەریایی لە فەرماندەی ناوەندی ئەمریکا سێنتکام ڕایگەیاند کە پیشەسازی موشەکی، درۆنی و دەریاییەکانی ئێران 90% لاواز بووە. ناوبراو هەروەها جەختی کردەوە کە هەڕەشەکانی ئێران بە شێوەیەکی بەرچاو کەمی کردوێتەوە. ئەم وڵاتە چیتر وەکو ڕابردوو توانای هەڕەشەکردنی لە ئەمریکا و هاوپەیمانی ناوچەکەی نەماوە. کوپێر ئاماژەی بەوە کرد کە هێزەکانی بە وەکالەتەکانی ئێران لە ماوەی سیمانگی پێشووی شەڕی ئەم دوایەدا زیاتر لە 350 هێرشیان دژی هێزەکانی دیپلۆماتکاری ئەمریکا ئەنجامدا بوو، واتە بە شێوەیەکی گشتی هەر 3 ڕۆژجارێک هێرش ئەنجام درراوە کە لە ئەنجامدا 4 سەربازی ئەمریکا کوژراون. ناوبراو هەروەها وتی ئەمڕۆ حەماس، حیزبوڵڵا و حوسیەکان هەمووان لە پشتیوانی تاران بێبەشکراون. مانگرتنی سەرکەوتووی کرێکانانی سامسۆنگ لە هێندوستان. ڕۆژنامەی تایمزی هێندوستان ڕایگەیاند کارمەندانی لقی هێندوستانی کۆمپانیای سامسۆنگ لە گەڕی دانوستانەکانی خۆیان لەسەر گرێبەست و موچە لەگەڵ ئەم کۆمپانیا ناسراوی کۆریەدا هاوشێوەی ساڵی ڕابردوو تووشی کێشە بوونەتەوە. کۆمپانیای بەرهەمهێنانی ئامێرە ئێلکترۆنیەکان و موبایلی سامسۆنگ لەگەڵ سێندیکای کارمەندانی کۆمپانیاکە هاتوونەتە سەر مێزی دانوستانی کۆتایی بۆ ئەوەی ڕێگری بکەن لە مانگرتنی سەرەتایی 18 ڕۆژ کارمەندانی لقی هێندوستان کە بڕیارێت لە هەفتەی داهاتوو دەست پێ بکاتەوە. مانگرتنێک کە دەکرێت زنجیرەی جیهانی دابینکردنی چینی موبایلیش تووشی کێشە بکات. دەوترێت ناکۆکی سەرەکی نێوان کرێکاران و بەڕێوەبەرانی کۆمپانیای سامسۆنگ لەسەر پاداشتی ساڵانەی کارکردنی کارمەندانە. سندیکای کرێکاران داوا دەکات 15% پشکی قازانجی کۆمپانیاکە بۆ کارمەندان تەرخان بکرێت و سەقفی پاداشتەکان باڵا ببردرێت. بەڵام سامسۆنگ ئەم داواکاریە لە ڕووی داراییەوە بە قورس و تا ڕادەیەک مەحاڵ دەزانێت. سکاڵای چەند وڵاتێکی عەرەبی لە ئەنجومەنی ئاسایش و وەرگرتنی قەرەبوو. 6 وڵاتی عەرەبی کەناری کەنداوی فارس لە
نامەیەکدا بۆ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکان وێ ڕای ئیدانەکردنی کردەوەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی داوای وەرگرتنی قەرەبووی شەڕیان کرد. بەپێی ئەم راپۆرتە میدیا عەرەبیەکان لەوانەش تۆڕی فەرمی بەحرین ڕایگەیاند کە ئەم وڵاتە لەگەڵ میرشینە یەکگرتووە عەرەبیەکان لەوانە ئیمارات، عەرەبستانی سوعودی، کوێیت، قەتەر و ئۆردن لە نامەیەکی بەپەلەدا بۆ ئەمینداری گشتی نەتەوەی یەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایش لێدوانی بەرپرسانی کۆماری ئیسلامیان سەبارەت بە بەڕێوەبەرایەتی گەروی هۆرمۆز و دەرکردنی یاسای مافی نوێ بۆ ئەم ڕێڕەوە ئاویە نێودەوڵەتیە ڕەتکردەوە و ئیدانیان کرد. لەو نامەیەدا جەخت لەسەر مافی تەواوی ئەو وڵاتە کراوەتەوە بۆ بڕیاردانی ڕەوای سەرەوە لە بواری ئاسایش و هاوشێوە نێودەوڵەتیەکاندا. ئەم وڵاتە بانگەشەی ئێرانیان بۆ بەڕێوەبردن یا دانانی یاسای نوێ بۆ گەروی هۆرمۆز شەرمەزار کرد. ئیماراتی یەکگرتووی عەرەبیش لە نامەیەکی جیادا بۆ هەمان ناوەند کۆماری ئیسلامی بە هێرشی بە ئەنقەز بۆ سەر ژێرخانەی گرنگ و مەدەنیەکان تۆمەتبار کرد. دوایین هەواڵ وێرانکردنی بە ئەنقەستی ناوچە مەدەنیەکانی سووریا لەلایەن ئیسرائیلەوە. ڕێکخراوەی لێبوردنی نێودەوڵەتی لە نوێترین راپۆرتی خۆیدا بە بەڵگەکردنی وێرانکاری بە ئەنقەستی ناوچە مەدەنیەکان لە سووریا ڕاگەیاند. ئەم ڕێکخراوە لە پارێزگای قونەیتەرەی سووریا داوای دەستپێکردنەوەی لێکۆڵینەوەی کرد لەسەر ئەگەری تاوانە جەنگیەکانی سوپای ئیسرائیل لەم ناوچەیەدا. لێبوردنی نێودەوڵەتی هەروەها ڕایگەیاند کە لە دێسامبەری 2024ەوە تا ئێستا 9 بنکەی سەربازی دروستکراوە کە لەلایەن ئیسرائیلەوە لە پارێزگاکانی قونەیتەرە و دەرعا دەستنیشان کردووە. بەڵێ بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.